أكبر الله أكبر سمع الله لمن حمده الله أكبر الله أكبر بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. طبعا مزقوتي وتكي شكاك حما كلكاني شنار هرچی ملک و ممتلکاتێکی هەبوو وەختی خۆی هەمووی فرۆشتووە شوێنی ئەم مزگەوت و تەکیەی پێ بنیادناوە. لە ساڵەکانی 1956ەوە ئەم مزگەوتە و تەکیەی دروست کردووە. جا حەزەکەم پێش ئەوە باسی ئەوەتان بۆ بکەم. طبعاً ئەو وەختەی کە ئەم مزگەوتە دروست کراوە دوو مزگەوت هەبووە لە چەمچەماڵ، یەکێکیان ئەو وەختە پیان ئەوت مزگەوتی گەورە، مزگەوتی قەڵا و مزگەوتی محەممەدی. طبعاً کە ئەم باوکی من کە هاتووە تەئسیسی ئەم مزگەوت و تەکیەی کردووە لێرەیە، ئەم مزگەوتە طبعاً سێیەم مزگەوت بوو لەسەر ئاستی چەمچەماڵ کە بنیاد نراوە. هەروها جگە لەوە حەزەکەم ئیشارە بەوەش بکەم، جگە لەوەی ئەم مزگەوتە ڕێی هەم مزگەوت بوو هەم تەکیە بوو، شوێنی ماوەندنەوەی خەڵک بوو، لەگەڵ ئەوەیە شوێنێکی ئیسلاحخواز بوو لەم ناوچەیە. زۆربەی کێشە و مەشاکیلەکانی ئەم سنوورە سواز بۆ خوا لەسەر دەستی باوکم و پیاوانی ئاینی و خەڵکی بە شەخسێتی ئەم سنوورە کێشەکان لێرە حەل ئەکرا. زۆربەی کێشەکان کە زۆر قورس و ئاڵۆز بوون نەئەچووە دادگا، ئەهاتن لەم تەکیەیە کێشەکان حەل ئەکرا لەسەر هەر ئاستێک بواە بە هاوکاری خەڵکی ئەم سنوورە و پیاماقوڵان و مامۆستایانی ئاینی و ڕیسپیانی ئەم سنوورە. باوکم لێرە ئەم کێشانەی سپاس بۆ خوا بە پشتی خوا حەلە کرد، کۆتاییان پێهات. ئەو مامۆستایانێکی کە لەم مزگەوتەیە بوون بۆ یەکەم جار مامۆستا مەلا سەید ئەحمەدی فەیلسوف خوالی ڕازی بێ لێرە بۆ ماوەی چەند ساڵێک لێرە دەوامی کرد. و پاش ئەو کە نەقڵ بوو بۆ مزگەوتی شەیدان، مامۆستا مەلا عوسمانی ئاوبارە هات لێرە، ئەوی زۆر خزمەتی کرد، کۆمەڵێک خەڵکیش لای ئەخوێن. و پاشان جەنابی مامۆستا مەلا تایر کە لێرە مەوجودە وازانم 20 ساڵە بێ، ئەوە دوایی خۆشی حەزەکەم قسەی لەگەڵا بکەن لەم مزگەوتەیە بە بەردەوامی خزمەتی کردووە. و پاشان مامۆستا مەلا ڕەوفی ئاوبارە، ئەویش مدەیەکی زۆر لێرە بوو، پاشان نەقڵ بوو بۆ مزگەوتی حاجی شێرکۆی هەمەوەن، پاشان ئیستا گەڕاوەتەوە بۆ ئێرە. و دوای ئەوەش مامۆستا مەلا قادر ماوەیەکی زۆر ئەلێرە پێشنوێژی کردووە و تاری خوێنووە، هەر لە مزگەوتەیە بەردەوام بووە، بەڵام پێش 2 ساڵێک ئەویش نەقڵ بووە. اینجا دوای ئەوە کۆمەڵێک مامۆستا، حتا مامۆستا تایر، مامۆستا ڕەئوف، مامۆستا ڕەئوفیش کۆمەڵێ مامۆستا وا ئەزانم لێرە دەرسی نەحویان لە خزمەتی ئەخوێن. یەکێک لەوانە مامۆستا مەلا غەفوری گورگەی وا ئەزانم، مامۆستا مەلا سەیگوڵ، مامۆستا مەلا محەممەدی تاڵبان. ئیتر ئەگەر لە یادم بێ کۆمەڵی مامۆستایەتیش لە خزمەتی مامۆستا ڕەوفا دەرسی مەحویان خوێن. هەم مامۆستا تاریش لێرە چەند کەسێک خۆی باشتر ئەزانێت لە یادیت کە دەرسیان خوێنووە، و مەلا محەممەدە سوور کە مەلا محەممەد تاڵبانی و جەنابی مامۆستا مەلا عەزیز، حەزەکەم خۆی قسە لەگەڵ جەنابی بکەن، لێرە دەرسی ئاینی خوێنەوە لە خزمەتی مامۆستا مەلا محەممەد تاڵبانیە. طبعاً بە تەئکید یعنی ئێستا ئەتوانم بڵێم ئەرکەکە کەمتر بووە، بەڵام ئەوسا ئەرک زۆرتر لەسەر مزگەوت و تەکێ و خانەقا و مامۆستایانی ئاین بووە. هەم ئەرکی کۆمەڵایەتیان لەسەر بووە، ئەرکی سوڵحی ئەو خەڵکیان لەسەر بووە، ئەرکی دینداریان لەسەر بووە، تەوعیە دینی ئەو خەڵکە.
عنی هەموو ئەرکێکی زۆر قورسیان لەسەر بووە و بە حەقەت درێخیشیان نەکردووە. ئەو سەردەمەوەک ئەم سەردەمە نەبووە، مامۆستایانی ئاینی بێموچە بوونە، بێ هاوکاری بوونە، یعنی بەڕاستی ژیانێکیان بووە. بەڵام لەبەر ئەوەی عەقیدەیەکی پاک و سوپاس بۆ خوا، ئیسش هەموو مامۆستایانی ئاینی بۆ عەقیدە پاکەوە پەروەردەکراون، لەبەر ئەوەی بۆ عەقیدە پاکەوە پەروەردەکرابوون هیچ خەمی ئەوەیان نەبوو ئەم پیاوانە کەم دەستن نەبوونن، بەڵام بەنان و ئاوی قەناعەتیان کرد. بەڵام لە پێناوی ئەوەیە کە جیلێک پێ بگێنن، ئەم جیلە جیلێکی موسڵح بێ، جیلێکی دیندار بێ، جیلێک بێ خزمەت بە کۆمەلگا و نیشتیمان و نەتەوە و ئاینەکەی بکە. من طبعا كهاتي نسم شمال لصالي هشتاو بينش أو وضع بسر كردستان هات من كهاتي نسم شمال من الرامز قوتي الشهيدان لوي تقريبا صالي نوتو سي تا نوتو حوت لوي خطيب بوم لنوتو حوت نقل إيرا كرام مزقوتي الشكاكة حما نوتو حوت بو يستوى بزان بيصالكا أم بصالة من ليرة بوم حزريش يهبو قديم كومر ما مساء أم شارع أهات الليرة بدرس كان أسون بنحو بصرفة بفقه بتفسير بحديثة بأخوان بيك وداء نشتن أم درسانيان مطالعة أكدو داء نشتو شاء أنا أخوات ودواي بكاتي من هركس أجوب ومزقوتي خوي بوينو أشكردن وكو ما مشيق إشاري بيكد بنمالي الشيخي كان يتنار براسي زور ديار بون لم منطقية براسي بنمالي بون أقر بزاراوي استبوي برواني وەکو مەدرسە وەکو جامیعەیەک وابوون وەکو شوێنێکی دیاری بەرچاو وابوون تا ئەوسا قەدیم کە ڕادیۆ و ئەم ئەسبابانە نەبووە تا لە کانیشتنار ئاگر نەکرایەتەوە بۆ نیەتی ڕەمەزان کەس نەیزانی ڕەمەزانیان ڕەمەزانێ بۆ جێژن لەوێ ئاگرێکە کراوە دێیەکە بەرزە. لەگەڵ دروستکردنی بینای مزگەوتەکەیە بینای تەکیەکەیشی بنیادنا. ئەمە بە سەبەبی ئەوەی کە ئەم پیاوە مرید و دۆست و مەحسوبێکی زۆری هەبوو، ئەمە لەلایەکەوە و لەلایەکی تریشەوە ئەم شاری چەمچەماڵە ئوتێلێکی تیانە بوو. ئەم خەڵکانەی دێهات و ناحیەکانی دەورەبەری کە ئەهاتن بۆ ئەم چەمچەماڵە بۆ معاملات هەر لە ناحی ئاغجەلەرەوە هەر لە ناحی سەنگاوە، ئیتر خەڵکی سنووری قەڵاسێوکە، خەڵکی سنووری شوان، خەڵکی سنووری هەمەوەند، ئەگەر کەسێک خزمێک ناسیارێکی نەمایەتەوە ئەلەم تەکیە ئەمانەوە. وەسپاس بۆ خوا ئەوەشی کە لەم تەکیە ماوەتەوە زۆر ڕێزی لێگیراوە، زۆر تەقدیری لێگیراوە، سێژەمە خواردنی پێدراوە، پێخەفی پێدراوە. ئیتر ئەمە هەروەکو چۆن ئوتێلێک، ئیتر ئەمە دەرگای لەسەر پشت بووە بۆ هەموو چین و توێژێک هەر کەسێک هاتووە بێ ئەوەی پرسیاری لێ بکرێ خەڵکی کوێی کوڕی کێی لە کێو هاتیتە بۆ کوێ ئەچی کەی ئەڕۆیتەوە. یعنی پیاوا هەبووە 10 ڕۆژ لێرە ماوەتەوە هەتا معاملەکەی تەواو کرد ئینجا ڕۆیشتۆتەوە. وەجگە لەمانەیش لەبەر ئەوەی خەڵکی ئەوسا خەڵکی بێدەرامەت زۆر بوو، یعنی ئەتوانم بە پەنجەی دەست بیژمێرم چەند پیاوێک ئەلەم تەکیا ماونەتەوە هەتا کاتی وەفاتکردنیان. یەکێک لەوانە ئەوەی مەلاسەعی هەبوو، ئەم مەلاسەعیە خەڵکی گوندی ئۆمەرقەوم بوو ناحی دووکان، هەتا کاتی وەفاتی لێرە بووە. مامە حەمە هەبوو پیانەوە حەمەی ئەلیسەمەن هەر لێرە بووە.
مامە حەمەی ئەسکەندەرە بەگی هەبوو هەر لێرە بوو هەتا وەفاتی کرد تەسلیممان کرد. قالە شێت ماوەی زۆر لێرە بوو، حاجی شەریفێک ماوەی زۆر لێرە بوو هەتا وەختی وەفاتی، یعنی خەڵکێکی زۆر ئەلێرەیە بوونە تا وەفاتیان کۆ لێرە بوون و کفن دفن کراون. اینجا لێرەیە هەموو وەختێک خەڵکێکی زۆر هەبووە خێرخواز خزمەتی کردووە. یەکێک لەوانە ناوی حەمە ئێرانی بوو، خەڵکی ئێران بوو، ئیتر ئەرکی زۆری ئەم تەکیە و مزگەوتە بەسەر ئەو پیاوە بوو کە خزمەتی کردووە. وەجگە لەوانەیش مامۆستا مەلا ئەحمەدی تەکێ حەزەکەم ئیشارەت بۆ بدەم، ئەم پیاوە هەتا تینی تیابوو هەتا ئەو کاتەی کە حکومەتی عێراق مامۆستایانی ئاینی تەعین ئەکرد، ئەم پیاوە بەبێ بەرامبەر لەم مزگەوتە ئەوتاری خوێنوە، پێشنوێژی کردووە، حتا لەفکرم هەیە تەکلیفیان لێ کرد بۆ ئەوەی ئەم پیاوە تەعین بێ، معاشێکی هەبێ لەبەر زۆر خزمەتی ئەم مزگەوتەی کردووە. ئەم پیاوەتی من تەنیا پاداشتەکەیم لەخوا ئەوێ، من خۆم پیاوێکی کاسبم دوکانم هەیە پێویستم بەوە نییە ئەمەوێ هەتاتینم تیابێ لێرەیە خزمەتی ئەم مزگەوتە بکەم. من پێم وابێ لە دەوری ساڵی 86 ئەو ناوە بوو لێرە لە خزمەتی جەنابی مامۆستا مەلا محەممەدی تاڵەبان کە هەر ماڵەکەشی نزیک بوو لە مزگەوتەوە، هاتینە خزمەتی دەرسی قورئانمان ئەخوێند و ئەویش زۆر بە سنگێکی فراوانەوە هەموو کات و ساتێ شەو وایە ڕۆژ وایە هەچ کاتێ وایە مزگەوتەکە لەبەرەوەی هەروکو و جەنابی مامۆستا شێخ ساڵحیش باسی کرد هەم تەکیە بوو هەم مزگەوت بوو بەردەوام کراوە بوو. هاتین لە خزمەتیە دەرسی قورئانمان ئەخوێند و ئەو بەڕێزانش کە لەگەڵ مابوون ئەوەی کە بێتەوە بیرم ئینشەڵا هەوڵەدەم ناوێن بێنم ئەوش کە نێتەوە بیرم داوای لێبوردنیان لێ ئەەکەم. لەوانە کوڕێکی خزمی خۆمانە ناوی مامەحیایە و ئێستاکە لە هەولێردا ئەنشێ و کاک شێخ سوعاد خەڵکی تاڵەبان و ئێستا پێم وابێ لە شاری سلێمانیدا ئەنشێ، کاک محەممەد خەڵکی گوندی خەربەنەلووە و ئێستەیش هەر دوکاندارە و لە ناو بازارم و هەروەها کاک کەمالی برای کاک محەممەد ئەوش خەڵکی خەربەنەلووە و هەروەها کاک نەوزادی کوڕی کا حەسەن کەبابچی ئەوژێکێ بوو لە ڕەفیقەکانمان، کا حەیدەر قادر خەڵکی گوندی کانی مستەفای و ماڵشیان هە لەم گەڕک و دەوروبەرە بوو. هاتینە خزمەتی مامۆستا ئەم جەماعەتە هاتین لێرە قورئانمان ئەخوێن. زانکۆی ئەو کاتە بوو بەڕاستی بە حەقیقەت، لەبەرەوەی ئێمە هاتین دەرسی قورئان و ئەومان ئەخوێن، خەڵکێکی تر زۆر بوو دەرسی نەحوی ئەخوێن، دەرسی فقهی ئەخوێن، دەرسی میراثی ئەخوێن، ئەو شتانەیە ئەخوێن، یعنی ئەوانشی تیا بوو. بەڵام ئێمە زیاتر ئیهتیماممان بە قورئان خوێندنەکەدا لای جەنابی مامۆستا مەلا محەممەد لەبەرەوەی کەسێکی زۆر ماهیر بوو لە قورئانداوە. لە مزگەوتی شەهیدانیش ئەچوونە خزمەتی مامۆستا مەلا عەباس بۆ دەرسەکانی تر. طبعا ئەوەی کە من لە یادم بێ حەزەکەم وەکو ڕاستیەک بیڵێم، ئەم مزگەوتە کە لە ساڵی 1956 دروست کراوە لەسەر ئەرکی خێرخواز دروست کراوە، بۆ یەکەم جار لە 56 بۆ دووەم جار لە ساڵی 1970 دروست کرایەوە، بۆ سێهەم جار لە ساڵی 2007 دروست کرایەوە. یەک دینارێکی حکومەتی ئەو سەردەمە و حکومەتی ئەم سەردەمەی تیا نەبووە، هەمووی خەڵکی خێرخواز کردوێتی. و حەزەکەم ئیشارە بۆش بم ئەم کاک حاجی مەحموود سۆفیسەن لەگەڵ حاجی شەریفە لە ساڵی 2007 من زۆر دوعای خێریان بۆ بکەم، زۆر سوپاسیان ئەەکەم کە زۆر هاوکاری دروستکردنی ئەم مزگەوتە بوون. ئەو کەسانی ئەگەر دیناری کێنای بۆ ئەم مزگەوتە لای ئەم دوو پیاوە بوون، ئەم دوو پیاوە سەرپەرشتی تەواوی ئەم مزگەوتەیان کرد، ئەرک و ماندووبوونەکەش خستە ئەستۆی خۆیان. بەڵام لەگەڵ ئەوەیە هیچ حکومەتێک هاوکاری ئەم مزگەوتەی نەکردو، هەر هەمووی خێرخواز کردوێتی. حەزەکەم ئیشارە بۆ بدەم لە سەردەمی پێشوە ئەوەی کە بۆ ئەم مزگەوتە نێرابێ لە یادمە تقریباً 70 مەتر کومباریان نارد، وەلەم دواییشە ئەوەی کە لە یادمە وا ئەزانم 3 مبەڕیدەیان نارد بۆ ئەم مزگەوتە، ئەو وەزارەتی ئەوقاف نار. ئیتر هەر هەمووی لە گڵۆپێکەوە لە فەرشێکەوە لە هەموو بینای مزگەوتەکەەوە هەمووی خەڵکی خێرخواز کردوێت.
بەڵێ طبعا زۆر بەداخەوە ئیسا یەک شتێکەیە حەزەکەم ئیشارەت بۆ بدەم قودسێتی عالەمی ئیسلام مزگەوتە ئێمە ئەبێ زۆر ئیحتیمام بە مزگەوتەکان بدەین لەبەر ئەوەی شوێنی عیبادەتکردنە شوێنی سوزدەبردنە بەخوا شوێنی تەوعیەی دینە شوێنی سڵح و سەلاحەتە بەڵام لەگەڵ ئەوەیە هەموو دائیرەکان لە هەموو وەزارەتەکانە هەمووی نەسرەی تایبەتی خۆیان هەیە بەڵام بەداخەوە هیچ مزگەوتێک تا ئیسە نەسرەیەکی نییە بڕوان پێ بکەن حەزەکەم ئیشارەت بۆ بکەم یعنی ئێمە ئەگەر بێت و پێویستی ئەم مزگەوتە جاری وایە شەرمەکەین ینی موبەردەیەکمانە سووتێ سپلیتێکمانە سووتێ ئەبێ داوا لەم جەماوەرە خێرخوازە بکەین ینی بەڕاستی ئەگەر ئەم جەماوەرە خێرخوازە نەبێ ناتوانین گڵۆپێ بۆ مزگەوتەکە بکڕین هەمووی ئەبێ لەسەر ئەرکی جەماوەری خێرخوازە بەیت شێوەیە نەوەزارەتی ئەوقاف و نە دایری ئەوقاف و هاوکاری ئێمان نەکردو لەوانەیە بڵێم هیچ مزگەوتێ نەکرد ئەمە حەقی هەیە ینی لە ئیسە بەدوا وەزارەتی ئەوقاف ئاوڕێکی جددی لە مزگەوتەکان بداتەوە لەبەر ئەوەی مزگەوتەکان ینی بەڕاستی ناخۆشە مامۆسایەک لە مینبەرێکەوە داوا بکە بڵێ وڵات سپلیتەکەم سوتاوە بڵێ فەرشمان نییە ئەمە ئەرکی یاسایی و قانونی و دینی و هەموو شتێکی سەر وەزارەتی ئەوقافە کە هاوکاری مزگەوتەکان بکە.